بەنیوی خدای بانی سەر بۆ بەرنامەمان کە بەحسە لەسەر مەسئلەی سیستم و پەروەردە و مەسئلەی مامۆستا بەو شێرەی مامۆستا جەلالەدینی هومایی دەست پێ دەکەم هەرچەند فارسیە بەڵام ڕەنگە زۆر کەس لێ حاڵی بێ دەفەرمێ ای دو جهان از قلمت یک رقم ای دو جهان از قلمت یک رقم بی رقمت لوح دو عالم عدم در کف من مشعل توفیق نه ره به نهانخانه تحقیق ده شمع زبانم سخن افروز ساز شام من از صبح سخن روز ساز چونکە بەحسەکەمان بڕێک لێکۆڵینەوەیە و بەحسێک لەوەی بوو پیا ئینشەڵڵا خوداوەند هیمدادمان کە بتوانینەوە بەحسە تا ئاخر بە جوانی ئیدامە بدەین کە فەرمووت خۆت بناسێنم من عەرز دەکەم نێوم حەسەنی قادر حاجیە دانیشتووی شاری بۆکانم مامۆستای خانەنشینم ساڵی 1337 هەتاوی لە شێخاڵی لە دێی مامۆستا هێدی لەدایک بوو لە شێخاڵی دەیەکە سەر بە شاری بۆکانە ئەڵبەتە هەواڵی مەهاباد بۆ لامی بۆکانە بۆەوەی کە ژیانێکی خۆشترمان ببێ و عایلەوار بوون و بابم لەوێ هەستاین ئێمە ماڵمان چووە ئاوایی کۆچەکەرێز ئاوایی کۆچەکەرێز جزوی شاروێرانە و سەر بە شاری مەهابادە دەورانی سەرەتایی لەوێ خوێند یعنی لە ئەوەڵی ابتدایی تا شەشومی ابتدایی کە پێی دەڵێن سەرەتایی لەوێ خوێندم لە زمانی ڕەژیمی پادشاییشتیشدا خوێندن بەو شکڵە بوو 6 ساڵ دەورانی ابتدایی بوو 6 ساڵیان دەورەی متەوەسطە و ناوەندیان پێدەکوت کە پێیان دەکوت سیکلی ئەوەڵ و سیکلی دووەم دیپلۆمت وەردەگرت جا دوایە دەچوویە دانیشگا یا دەچوویە تەربیەت معەلیم ئەوە وەزعیەتی سیستم لە زمانی ڕژیمی پاشایەتیدا وا بوو دەورانی سەرەتاییم کە لە کۆچەکەرێزی تەواو کرد یعنی لە ئەساڵەتاندا من بە ئیسلاح هەروەکو مامۆستایە من دەفەرمێ هەمیشە دەستمە سەر قەولیوی و بە ئیسلاح کە دەفەرمیە من کەڕەکرمانزم شەر کەڕەکرمانزم خەڵکی ئاوایی کۆچەکەرێزێ لە مەهاباد لە ڕشتەی ئەدەبیدا دیپلۆم وەرگرت دوای دیپلۆم وەرگرتن لە کۆنکۆڕی ئەو وەختیدا کە شیرکەتم کرد چوومە تەربیەت معەلیمی دەورەی ڕاهنمایی ئەو وەختی 3 تەربیەت معەلیم هەبوون لە زمانی شایدا پادشایەتی ڕژیمی پاشاییدا تەربیەت معەلیمی ابتدایی کە پێیان دەکوت دانیسەرای مقدماتی تەربیەت معەلیمی ڕاهنمایی کە دەورەی چین تقریبا ناوەندی بوو و دانیسەرای عالی کە بۆ دەبیرستانەکان بوو من لەوێدا لە تەربیەت معەلیمی فەوقی دیپلۆمی معەلیمدا شیرکەتم کرد و لە سەنەندەجدا لە وستانی کوردستاندا 2 ساڵ لەوێ تەربیەت معەلیم خوێندم دوایە ئەوەڵین ئیستیخدامم لە شاری سەردەش بوو 6 ساڵ لە سەردەش بووم لە خدمەت خەڵکی خۆشەویستی سەردەشدا کە خەڵکێکی خوێنگەرم و باش بوون لەوێدا دەورانی بە ئیسلاح خەتا و ئەزمونمان لەوێ تێی کرد و دوایە گەڕامەوە شاری بۆکان منتەقیلی شاری بۆکان بووم و ئامۆژپەرشی بۆکان و تا ساڵی 1386 لە ساڵی 64ەوە تا ساڵی 1386 کە بازنشەست بووم و خانەنشین کراوم لە خدمەت ئامۆژپەرۆشی شارستانی بۆکان خب لە تووری ئەو 30 ساڵەیدا خۆت دەزانی محەممەد ئینسان کە بیەوێ بە ئیستیلا شت بەدەستبێنێت دەبێت لێکۆڵینەوەی لەسەر شت بکەی خۆ بە من خۆم بەوەی گا زۆر ماندوو کردووە ئەوەندەی لازم بۆ جاریە ئەوەڵەن ئەو 30 ساڵێک کە بوومە معەلیم پێشدا پێت بڵم بگەڕێمەوە سەرەوەی ئەسان هۆی معەلیم بوونم چۆن بوومە معەلیم من 2 مامۆستای زۆر خۆشەویستم یەکیان لە دەورانی سەرەتایی کە مامۆستا نەوزەری بوو خەڵکی سڕاشت بوو یەکێک مامۆستا حەسەنی مەجدی کە مامۆستای ناوەندی بوو لە سابڵاغێ ئەوانە ئەو 2 مامۆستایانە شێوازی کوتنەوەی دەرسیان وانە کوتنەوەیان هەڵسوکەوتیان بۆ هۆی ئەوە کە من هەم عاشقی معەلیمی بم و هەم عاشقی دەرسی ئەدەبیاتیش بم چونکە بۆ خۆم کارشناسی
لیسانسم لە ڕشتەی زەبان و ئەدەبیاتی فارسیدا وەرگرتووە. لە توولێ 30 ساڵێدا خۆم بەوە ماندوو کردووە کە لە کەناری بەیس لە دەرسکردنەوەدا زۆربەش متاڵا بکەم لە زەمینەهای مختەلیفدا. زۆر وەختی خۆم تەرخان کردو بۆەوەی کە بەیسلا بچمە نێو کتێبەکان لێکۆڵینەوەیان بکەم بە تایبەتی لە مەوردی مەسایلی ئامۆزش پەروەریشدا. چونکە دەورانێکە من هەڵبژێردرام لە قسمەتی ئامۆزش پەروەریشدا کە مامۆستا بووم. ئامۆزش پەروەریش بە دوو بەخش تەقسیم دەبێت. یەکیان پێی دەڵێن حەوزەی سەفی، یەکیان پێی دەڵێن حەوزەی ستادی کامان ئیجرایی بێ. حەوزەی ستادی ئەوەی کاروباری ئیداری دەکەن کە پێی دەڵێن خودی ساختاری ئیداری. حەوزەی سەفی فەقەت ئەوەی کە دەچێتە نێو کلاس و دەرس دەڵێتەوە. ئەلەوەدا بە ئیستیلا من بەهۆی ئەوەی کە پێیان وا بوو مەسئولینی ئامۆزش پەروەریش کە توانایەکم هەیە دەتوانم پیشنهادیان پێکردم. ئەڵبەتە هۆکاری سیاسیشی هەبوو، بەنی ئەوانە تێکەڵن هۆکاری سیاسیشی هەبوو. ئەسکەم بە من بە عنوانی معاوینی ئامۆزش پەروەریش ئینتخاب بکرێم و لەوەشدا بەیسا کە بوو ئامۆزش پەروەریش چونجێک ئەرکەکە گران بوو نیازی بەوە بوو کە زۆرتر متالعی لەسەر بکەیت و دەرنەتیجە ئەمن لەسەرەوە زۆر متالعە کرد لەسەر سیستمی ئامۆزش پەروەریشی بەیستا چۆنە و دەبێ بەیستا چۆن چالیشەکانی لەگەڵی ڕوبەڕوو بووین، مامۆستای چاک چێیە، مامۆستای خراپ چییە، ئاین نامەکان. ئەوانە متالعەیەکی زۆر کرد. تەقریبەن توانیم لەوەدا خۆم تۆکمەکەم. ئەو لێکۆڵینەوە باعث بوو و تەجروبە و ئەزموونێکیش لەوەدا بەدەست بێنم و بەکاریشی بێنم. هەر ئەوە بۆ هۆکاریەوەی کە ئەمن کە ئالان لە خدمەتتدا تەقدیرنامەکەی چاو لێ بکەین. ساڵی 1970 بە عنوانی معاونی نمونە و موفقی ئامۆزش پەروەریشی ئوستانی ئازەربایجان پارێزگای ئازەربایجانی غەربی هەڵبژێردرا کە ئەلانەوە نمونەکەی لە خدمەتتدایە تەقدیرنامەکەی. دوای ئەوە با تێکەڵام بکەم چونکە من لە داهەی 1970 هیجری شەمسیدا هەم لە کاری حەوزەی فەرهەنگدا فعال بووم هەم لە حەوزەی سیاسیدا. خودزاندا ئێرەدا لە جەریانی سیاسەکەیدا مەخسوسان لە بەخشی ئێمەدا زیاتر دەگەڕێتەوە هۆی ئینتخاباتی بە ئیستیلا پاڕلەمانی و ڕیاسەت جمهوری وانەدا و دوو باڵیش لێرەدا فعالن بە تەبعیەت لە سیستمی حکوومەتی مەرکەزیەوە. دوو باڵ لە منتەقەدا هەرچەند عواملی دیکەی دەخیلن تەئسیر گوزارن دەخیلن، بەڵام دەتوانین لە دوو شت خۆلەسێ بکەن. یەکی باڵی ڕێفۆرم خوازان، یەکی باڵی بناژۆ خوازان. من دەگەڵ باڵی ڕەفۆرم خوازان بوو و بە هۆی ئەوەش بوومە معاوینی ئامۆزشی ئیدارەی ئامۆزش پەروەریش. و ئەلەوەیدا کە بە من بوومە معاوینی ئامۆزش پەروەریش کارەهایەکە کردم مخالفین و موافقین ئیدی و بە شەهادەتی هەمویان، چ ئەوانەی لەبارەی سیاسیەوە موافقی من بووم، چ ئەوانەی مخالفی من پێیان وا بوو، هەرچەند بە خۆم نەزەرم وانە پێیان وا بوو من جوزوی ئەو مامۆستایانم و ئەو مدیرانە موفقانم کە کارامەدم هەرچەند دەگەڵ وانیش نیم. یعنی حتا مخالفانی من نەزەریان وا بوو کە ئەوە لە سیستمی ئامۆزش پەروەریشدا کارامەدا حیف ئەمان لەو جەریانی سیاسیدایە و لەوەشدا زۆر بە ئیسلا چالیشوانە بۆ بەوجوداتوە. عەرزم کردی لە دەورانی معاونی ئامۆزشیدا من بوومە معاونی ئامۆزشی ئیدارەی ئامۆزش پەروەریشی بۆکان لە توولی 4 ساڵەدا. دوایە بەهۆی دیسان سیاسی مانجێک بوو بە عنوانی معاونی نمونەی پارێزگای ئازەربایجانی غەربی ئازەربایجانی ڕۆژاوا هەڵبژێردرا بووم. وڵا ئاڵوگۆڕی سیاسی بەسەر شاردا هاتوو پاڵەمان تار گۆڕدرا. ئەوەش بووە هۆی ئەوەی کە ئەویش بگۆڕدرێم. ئیدی هۆکاری سیاسیەکەی ئەوە بوو کە بە ئیسلا ئەمن لەو معاونەتە لاچم و تەرەف پێی وا بوو کە ئەمن ناتوانم دەگەڵوی فڵان کەس کار چوو بۆ ئوستان ئەوان شەچەند پێیان کردو با بە معاونێکی زۆر نمونەیە و زۆری بێ حتا دۆستانیە و پاڵەمانتارە خۆشەویستەش کتویان بابە ئەوە زۆر کارامەدا. بەلاخەرە کارە مەجبور بوو خۆب دەگەڵ من هاوخانی نەبوو ئەمن لەسەر کار لاچوو. دوایە هەر بە هۆکاری سیاسی دیسان
کە ڕفۆرم خوازان هاتنەوە سەرکارەوە سەفرەم دیسان بوومەوە معاوینی ئیداری ماڵی لە ئامۆژپەروەشت بوومەوە معاوینی ئیداری ماڵی و بە ئێقراری خودی مخالفانوان من لە هەموو چ لە حەوزەی سەفیدا چ لە حەوزەی مدیریەتی ئیداری ماڵی معاوینی ئەوستا توانیومە ڕزایەتی هاوشارانی خۆشەویستم جەزب بکەم و لە هۆکاری ئەوەشدا لە کەناری ئەوەشدا بە عینوانی بەیسا هەر لە دەورەی ڕفۆرمخوازدا بە عینوانی دەورەی ئەوەڵی شوراهای ئیسلامی شارۆ کاڵ دەبژێرن بوومە عوزوی شورای ئیسلامی دەورەی ئەوەڵی شاری بۆکان هەڵبژێردرا بەڵام زۆربەی ئەوان من کارم بەو قسمەتە نییە مەسئلەی مهم بۆ من مەسئلەی ئامۆژپەروەرشە بەڵام کارم بەو جەریانی سیاسی وانە بچێ و لێکۆڵێنەوەی من و تاقیقاتی من لە توولی ئەو 30 ساڵەدا بەو نەتیجە گەیشتوم کە ئێمە دەبێ هەمومان لە کۆمەڵگای کوردەواریدا لە هەر جێگایەکی کە کورد هەین و لە ئێرانیشدا بەگشتی و لە کوردەواریدا بە تایبەتی دەبێ بایخ بدەین بە پەروەردە و زۆر تەشەکوریش لە جەنابت دەکەم کە ئەوڕۆ بەو شتەی بایخت داوە و هاتووی دەسەر ئەو بەحسەکار دەکەین کە بەداخەوە ئەمن زۆربەی ئەو دیمانانەی چاوی لێ دەکەم و توێژانە زۆر لەسەر مەسائیلدا ئێمە زەحمەت دەکێشن خەبەرنیگاران ڕۆژنامەنیگاران ئەوانەی دیمانە دەکەن لەسەر مەسائیلی سیاسی لەسەر شێعر ئەدەبیات پەخشان ئەوانە هەموو کار دەکرێ بەڵام کەمتر دەبیستم زۆر بەدەگمەن لەسەر پەروەردە کار بکەین و بەحسێک کرابێ کاکە مشکلی ئەساسی ئەمە پەروەردەیە ناکۆچێکەکەمان ئەگەر ناکۆچێکمان هەیە ئیوەیە کە تەربیەتی سەحیح نەکراوی پەروەردەمان زەعیفە دەستگای پەروەردەمان ئەگەر مشکلی سیاسیمان هەیە هەر ئاوەیە مشکلی ئابووریمان هەر هەیە ئەیوەیە مشکلی ژینگە پارێزیمان هەیە تەربیەت نەکراوین ئەلعان ئێمە ئەگەر لە منداڵەیەوە بێن لە باخچەی ساوایەڕا تەربیەت بکرێن زۆر شەدەوڕۆ نایکەین ژینگەکانمان هەموو دەپاراست ئەو هەموو خشونەتە فێری خشونەت نەدەبووین خشونەت و بەیستێلا تووڕەی و تۆسنیمان لەبین دەچێت بەو شەرتەی ئێمە لەسەر مەسئلەی پەروەردە کار بکەین ئیقتصاددانێکی ئەڵمانی کە جایزەی نۆبێلی اقتصادیشی وەرگرتووە دەڵێ ئەگە ویستت بچی جامعەیەک بزانێ و کۆمەلگایە چەندە پیشرەفتەیە مەچوو سەری کارخانەکانی مەدا ئەوە کارخانەی فڵانە و چەندە عەزیمە و چەندە زەبەلاحە ئەوە دەتوانێت کۆپیلی هەڵگریا دەتوانێت بیدزێ دەتوانێت بیکڕێ بەڵام بچۆ باخچەی ساوایە بزانە ئەو منداڵە لەوێ مامۆستاکە چۆنی تەربیەت دەکات سیستمی پەروەردە سەبووری باردێنیە کە هەری سەبر بێ با محیبەتی باردێنیە ئەهلی تەعاملی باردێنیە بەرپرسایەتی فێر دەکا ژینگە پارێزی فێر دەکا نەحوەی ددانشتنی فێر دەکا ئاوڕشتن و ئاو خواردنەوەی فێر دەکا کە چۆن ئیسفادە لە ئاو بکە ئەگەر دیتر ئەوانە کار لەسەر ئەوانە دەکەن منداڵەکانیان ئەوە بۆ ئەو ئایندە بۆ شتە لەو فەڕایەندی تعلیم و تەربیەتە لە منداڵیەوە لە بناغەڕەڕا بۆ ئەوەیان پەروەردەکردن ئەوە بزانە و جامعە لە ئایندەدا بەرەو لە داهاتوودا بەرەو پێشکەوتوودا دەنا فاتحای بخوێنە کاکەمانەوە بۆیە تەئکیدم لەسەر پەروەردە و دەستگای پەروەردەیە چونکە پەروەردە دەتوانێت کۆمەڵگایەکی سالم پێشکەوتوو بەدەست بێنێ جا ئەرچی سەرشانی ئێمەشە هەمومان چ بە عینوانی کورد نەتەوەی کورد و چ بە عینوانی موسڵمان ڕەنگە خەڵک بەتەنی نەتوانێت پێش دەبێت سیستمی حکوومەت بایخ بدا بە پەروەردە مەدرسەکانی دەبێت زۆر ئاوەدان بێ کاری ئەساسی ئەسلی چییە؟ کاری ئەساسی و ئەسلی ئەوەیە کە بێنە بۆ خۆی بکاتە نمونە چاو لە وەرزێرێک بکە وەرزێرێک ئەلعانەگە دەیەوێت بۆ داهاتوو بۆ ئایندە دێنێت تۆ دەچێنە دوایە دەیدروێتەوە دوایە چاکترین تۆ و حاصڵەکەی هەڵدەگرێ بۆ ساڵێکی دیکە بۆ تۆ مەرغوبەکە هەڵدەگرێ لە نێو سیستمی پەروەردەدا دەبێت بگەڕێین سیستمی حکوومەت بگەڕێت چاکترین قوتابی با ئیستعدادترینیە و هەروەها سالمترین لە حازی فکری و جسمی وە بێنێ کارشناسان و ڕەوانشناسان و ئەهلی صاحب نەزەران و
ئەوانەی کە ئاهلی تعلیم و تربیەتن بێنێ ئەوانە هەمویان زەحمەت بکێشن کار بکەن و ئەو نەفەرە بێنن ئینتخاب بکەن بڵێن تۆ چەند نەفەرێک لە هەر مەدرسەیەک ئێوە دەبێ بچن ببنە معەلیم کە ئەوان بوونە معەلیم وردە وردە ئیدێمە دەتوانین کۆمەڵگایەکی زۆر سالمان بێ بۆ چونکە من تاکید لەسەر معەلیم دەکەم ئەو سەفەرە نظامی سیستم پەروەردە یا ئەسڵ نظام کولەن وەکو وەی وایە سیستمێکی وەک هێرامێک دەنەزەر بگرین کە لە ڕائسی ئەو هێرامەدا معەلیمە بۆیە معەلیم زۆر مهمە چێ دەکەینە معەلیم جا دەبێت تایبەتمەندیشی بێ معەلیم دەبێت تایبەتمەندی ئەوکەی ئەوڵ بێ کە عیشقی بە معەلیمی لە خوێن و ڕەگ و پێستی دابێ جا بێتە معەلیم عاشقی معەلیمی بێ چون معەلیمی شغڵ نییە بڵێنە وەڵا دەبێتە وەکو بەزازی وەکو قەسابی وەکو مەسەلەن فەرزکەین بازاری معەلیمی تەرەفەکەی بەردەنگەکەی مرۆڤە ئەوی مرۆڤێکی کە بە ئیستیلا وەک میوایە دەتوانێت بە هەر حاڵەتێک دەری بێنێ جا بۆیە دەبێت مامۆستا زۆر مهمە کە ئەوی چ مامۆستایەک بێ مامۆستایەک بێ دەبێت مامۆستایەکی ئۆرگانیکی بێ نەمەکانیکی نەبێ نەزم بێ مامۆستای ئۆرگانیکی چ تایبەتمەندێکی هەیە مامۆستای ئۆرگانیکی ئەوەیە بەگشتی باسەوادە بە تایبەتی لەسەر وانەی کە دەیڵێتەوە فیزیک یا شیمی یا ڕاضیات یا هەر دەرسێکی کە دەیڵێتەوە باسەوادە دوو لە کلاسدا ئەهلی تەعاملە نەزم و ئینزباتی هەیە دەزانێت چ دەڵێتەوە بەردەنگەکانی خۆی دەناسێ وەختێک حتا دەیەوێ بە ئیستیلا ئازمایشی دانیش ئامۆزەکانی بکە قوتابیەکانی بکە بەردەنگەکانی بکە هەڵیان پسەنجێنێ بزانێت دەتوانێت بچێتە کلاسێکی سەرەوەتر یا کلاسێکی ناسەرەوەتر یا ئیجازەی نادا دەبێت بێنێ مەبەستی ئەوە نەبێت لە بێژینجیاندا مەبەستی ئەوە بێ بزانە سیستمی پەروەردە چەندی کارایی هەیە جا ئەوەیە بۆیە پێم وابێ مامۆستا و پەروەردە زۆر مهمن و لێرەشدا مامۆستا بەتەنێ دوایە لەو هێرەمەی کە بەحسمان کرد دەوێت قاعیدەی هێرەمەکە ئەو سەورە یەکێک کۆمەڵگایە یەکێک سیستمی حکوومەتی سیستمی حکوومەتی دەبێت وەسیلەی ڕەفاه و مەعیشەت و مەعاشی ئەو مامۆستایش وا فەراهەمکە کە دەغدەغەی فکری نەبێ دەغدەغەی مەعیشەتی نەبێ بەڵکو وە دوای ئەو دەرس پێوێت جامعای پێشکەوتووە بوو ئەلعان ئێمە چاو لێ دەکەی ژاپۆن بۆ پێشکەوتووە چونکە لەسەر سیستمی پەروەردەکاری کرد نەک لەسەر سیستمی نیزامیەکەی چونکە لەوێ ئەوان یەک شعاریان هەیە دەڵێ دەبێ معەلیم ئامادە بکەین ئەوی چ معەلیمێک دەڵێ ئێمە دەبێ مامۆستایەکمان هەیە هیچ مامۆستایەک حەقی نییە ئەو شعارەکەیانە هیچ مامۆستایەک حەقی نییە بە معلوماتی دۆنیە قوتابی ئەوڕۆ تەحویلی سپەینێ بدە دەبێت ئیتلاعاتەکەی بە ڕۆژ بێ جا بۆی ئیتلاعاتەکەی بە ڕۆژ بێ و ئەهلی تاقیق و تەفەز بێ دەبێت دەغدەغەی خاتری نەبێ دەفکری وەیدا نەبێ ئاردنی نەماوە ژیانەکەی چۆن بەرێتە سەریە وەکو عەزم کردی لە وەهلەی هەوڵدا و معەلیمەی کە دەبێت بێ و معەلیمەش دەبێ و عیشقی تێدا بێ دەنا ممکنە هەیە مامۆستاشمان هەیە زۆریش دەوڵەمەند بێ مشکلی معاشی نەبێ بەڵام مامۆستا نەبێ بە معنای واقعی چون ئەو عیشقەی نییە بەخشی دووەمیمان کە بەحس کردەوە کە سیستمی حکوومەت بەخشی سێوەمی قاعیدەی و هێرەمە دەگێتە خودی کۆمەڵگا کە تەشکیل دەبێت لە بنەماڵەکان و خانەوادەکان بنەماڵە خانەوادەکانی ئێمەش دەبێ ئەوەڵین کاریان ئەوە بێ کە ڕێز لە عیلم بگرن ڕێز لە عیلم بگرن چۆن چونکە ئێمە هەم کوردین هەر بە پێی نیشتمان پەروەریمان هەر بە پێی دابوو نەریت و کوردەواریمان هەم بە پێی ئاموزەی دینیمان کە موسڵمانین دەبێت مەسئلەی عیلم بۆمە مهم بێ عیلم بۆ ئێمە مهم بوو معەلیمیش مهم دەبێت مامۆستاش مهم دەبێت ئێمە ئاموزەی دینیمان زۆر چاک ئەمان عەمەلمان کەمە ئەوەڵین ئایەتی کە خودای تەبارەک و تەعالا
بۆ پێغەمبەری نازل فەرمووی ئیقڕە بخوێنە ئەو خوێندنە مەنزوور لە خوێندنی کامیلە جامایەگەگە بخوێنیە زۆر شتی بۆ حەل دەبێت حەدیثمان هەیە لە پێغەمبەر کە دەفەرمێ ئینەما بوعیست معلما ئەمن بە عنوانی معلم هەڵبژێردراوە بەڕاستی و بە دروستی دوای حەدیثمان هەیە لەسەرەوە کە وە دوای عیلم بکەون لێرەڕا تا چی لە بێشکەوە تا قەبران تا وەختی مەرگ هەروە دوای عیلم بکەون خۆ دیارە منزوری عیلم کولی عیلمێکە کە پێغەمبەر فەرموویەتی فقط خۆ مەسەلەی حەدیث و فقه و ئوسول و ئەوانە نییە ئەوەی کە کۆمەڵگا لازمێتی لە هەمووی عیلمی ڕۆژ کۆمەڵگای مایەگە و دوای عیلم بکەوێ جامعە وەختی بە معلمیش ڕێزدادنیە معلمیشن و مەدرسە ئەو وەختی دەبێتە جێگای تەربیەت الآن مشکل لە چدایە مشکل ئەوەدایە بینی ناهەنجاریمان هەیە بینی کۆمەڵگا و مەدرسە بایەخەکان و ئەرزشەکان جیاوازن ئەوەی منداڵێک لە کۆمەڵگا و ماڵە دەیبیستیە دەگەڵ ئەوەی لە مەدرسە پێی دەڵێن لە تەعارجدایە یەک نییە مەدرسە کە دەبێ حافظی جایگای حفزی ئەرزش هابیە ئەرزشان لە مەدرسە شتێک فێر دەبێ کە دەڵێ عیلم زۆر مهمە دێتەوە نێو کۆمەڵگا دەبینێ کوڕێنەوەڵا پوڵ و پارە زۆر مهمترە یعنی ئەو دوو شتانە لە تەزاد و بە ئیستیلاح لە پارادۆکسدان ئەوەیە کە مشکل بە وجود دێ دەبینێ ئەوەی کە لە نێو کۆمەڵگادا دەیبینێت لەگەڵ ئەوەی لە مەدرسە پێی کوتراوە فێر بووە زۆر جیاوازی هەیە بۆیە ئێمە لە هەموو شتێکدا مشکلمان بۆ تێتە پێشە ئەلعان لە مەسایلی سیاسیدا معمولاً کە چاو لێ دەکەین دەبێ ئەهلی تەعامل بین بتوانین یەکتر قبولکەین حەسری فیزیکی یەکتر نەکەین ئەگە سیستمی پەروەردەمان قەوی ببە زۆر چاک هەر کەسە ئەسکەم بە حزوری مبارەکت لە مەسائلی سیاسیدا زمنی حفزی بە ئیستیلاح وانێکی خۆی بە تەرەفەکەشی بە فکری خۆی کە ڕێزی بۆ دادنە بۆ فکری تەرەفەکەی دیکەشی ڕێز دادنە و لە فکری حەسفیدشی دانە دەبوو ئەوەی کە لە مەیدانی بە دەربکە ئێمە هەمومان وا دەکەین لە کۆمەڵگای هەر بە پێی ئازمونە من نمونەیەکی سیاسی مەسەلەن فەرزکەین لە شاری خۆمان کە دەبینم مشکل لە سیستمی پەروەردەدایە بۆ لەباری سیاسیشدا یەکترمان بۆ قبول ناکرێ بە مەحزیوەی کە یەکمان وەسەر کەوتین لە فکریەوەی داین فەورەن ئەوانی دیکە لابەرین ئەفرادی خۆمان بێنی ئیدی لەوە ناگەڕین چێ شایستەیە ئەلەن لە ئێراندا بە کولی بەگشتی ئێمە دوو باڵمان هەیە باڵی ڕێفۆرم خواست و باری بناژۆ خواست هەر کامێکیان کە هاتە سەرکار ئەوەی کە ڕێفۆرم خوازە دەیەوێ حچی ئەفرادی خۆیەتی و دار و دەستەی خۆیەتی حتمەن ئەوە لە سەرکار بێ وەرەوە لێ ناکارامە دیش بێ دەبینی تەوانمەند نییە بەڵام دەبێت چونجێی خۆمە دەبێ حتممە لە سەرکار بێ وە لە عەوەزدا بناژۆ خوازانیش ئەوەیش کە لە سەرکار نەبێ ئەسکەن تێدەکۆشیە بە ئەنوائی بە ئیستیلاح ئەبزار و وەسیلە تێدەکۆشیە کە مانعی مەوفەقیەتی ئەو حیزبەی دیکە و جەریان باڵای دیکە بێ بەڵام ئەگە ئێمە پیشڕەفتە بین و پەروەردەمان دروست بێ لە یەک ئینتخاباتی سالمدا بە ئیستیلاح هەڵدەبژێ ئەم نمونەمان زۆر لە شاری خۆماندا ئەوە بوو هەمیشە و دوو جەریان حاکم بۆ لە شاری بۆکانی ئێمەدا کە پێم وابێ دەتوانین گوستەرەی بدەین بەسەر تەواوی منتەقانیش داوایە هەر وەخت جەریانێکی دیکە کە مەسەلەن ئێمە لە پاڕلەماندا پاڕلەمانتارێکمان دەچێتە سەرکار پاڕلەمانتاری ڕێفۆرم خواست بێ یا پاڕلەمانتاری بناژۆ خواست بێ ئیدی ئەوەڵین بەرنامەی ئەوەیە دەست بە ئاڵ و گۆڕ دەکا بۆ خۆمیشکی لەوانە من فدای ئەو شتە بوو لە هەردووک جەریاندا جا من جالبەکەی ئەوەیە لە هەردووک جەریانی ماوەستایەتیمدا من لە ساڵی 72 کە معاوینی ئامۆزشوی بووم وا وەختی بە ئیستیلاح نوێنەرەکە هۆکاری سیاسی بوو هاتبوومە سەرکاریری بە عنوانی معاوینی نمونەی ئوستانی ئازەربایجانی غەربی پارێزگای ئازەربایجانی غەربی هەڵبژێردرا بوو ئێستا هەفتەیەک جەوەرەکەی وشک نەبووە کە بە عنوانی معاوینی نمونە هەڵبژێردرا بووم
پارلەمانتارێک هاتە سەرکار کوتی ئاغا من ناتوانم لەگەڵ واقعە کار بکەم دەبێ وەلاچێت لە سەرکار خۆ بەوە هات لە دەورەی دووەمی کە معاوینی داری ماڵی بووم ئەو سفرەت دیسان بناژۆخوازانەوە هەر بە وسیلای و ڕفۆرمخواز هاتەوە سەرکار پارلەمانتاری ڕفۆرمخواز ئەمن ئەو وەختی من جزئی ئەو کەسانە بووم بڕێک بەیسان لە حاواوە بووم کە باوجودی وی لەو باڵەدا بووم و دۆستشم بوو وەلی ڕەخنەم لێ دەگرتن ئەمن دوو جار هەم بە وسیلەی ڕفۆرمخوازان لا چووم لە سەرکار هەم بە وسیلەی بناژۆخوازان چونکە پێم وا بووە ئێمە دەبێ وا تەربیەت بکرین کە کاری باری مەسەلەن فەرز دەکەین نمایەندەیەک پارلەمانتارێک کە دەبێتە پارلەمانتار نابێت لە سیستمی ئامۆژپەروەردە لە کاری ئیجراییدا دەخالەت بکە بێنێ ڕئیس بگۆڕێ معاوین بگۆڕێ ئەرزکەم بە حجووری مەبارکە ئەوانە ئاڵ و گۆڕیان بەسەردا بێنێ بێنە چونجێ ئەوانەی هەچەند وەڵا بەدەلیلەوەی کە دەگەڵ من نییە با کارامەدیش بێ بە من چی با کارامەش بێ ئەو تۆ دەبێت لە شایستە بگەڕێ بگەڕێنەوە وەڕەخنە قبول بکەین و ئێمە کار و وەزیفەی ئەساسی خۆمان ئەنجام بدەین ئەگەر سیستمی پەروەردەی ئێمە قەوی بێ پارلەمانتارێک وەزیفەی پارلەمانتاری ئەنجام دەدا وەزیفەکەی چییە قانونگوزاریە یاسادانانە لە مەجلیس دەبێت قانون دانیە و نەزارەت بە ئیجرای قانون بکە ئەو دوو وەزیفەی نمایەندەیە پارلەمانتارە ئیدی کاتوە وەزیفە ئەوەیە بێنی ئەرزکەم بە حجووری مەبارەکرد فڵان ئیدارە و لە سرایەدارەوە دەست بە گۆڕین بکەیت تا بەرپرسێکی ئیدارە و فەرماندار و بەخشدار و ئەرزکەم بە حجووری مەبارەکە هەمووی ئەوانە ئیشکال هەر لە سیستم ئەمە هەمووی دەرجێنەوە سیستمی پەروەردە ئێمە چاکترنی ئەو پارلەمانتارە کە لە فەرایەندی 12 ساڵی چەندی ساڵی ئامۆژپەروەردەدا کە هاتۆتە دەرێ چاک تەربیەت نەکراوە بۆ شتە تەربیەت نەکراوە ئێمە مشکلمان لە تەربیەتدا هەیە چونکە ئەم سیستمی ئامۆژی متەوەسطە دەڵێ ئێمە دەبێ متەخەسیس تەربیەت بکەین چه متخصص سیاسی چه متخصصی فنی حرفەیی و فیزیک و شیمی بەڵام ناتوانین لەگەڵ ئەو متخصص با ئەخلاقیش دەبێت تەربیەت بکەین علم و ئیمان دەبێت پێکەوە بن ئەگەر ئیمانمان بەوەی هێنا کە ئێمە جامە و کۆمەڵگایەکی کە ئیمانمان بەوە هێنا کە هەم ئەهلی علمین هەم ئەهلی ئیمانین و دەبێت لە کۆمەڵگای دینی خۆشماندا ئەوە بێ ئەوە زۆر مشکل حل دەکات هەم ئینسانی باسەوات بێ علم و ئیمانی تێکەڵ بێ العلم حضرت علي دفرميه العلم والإيمان رفيقان توأمان ولا يفترقان بيكون دوب دون ليك جانبنا ناتواني وبتني بيه يا جايشي دفرميه قصم الظهري دو كسب شتي من يشكندو حضرت علي دفرميه العالم متحتك والجاهل متنسك باسەوادێک کە گوستاخە بێ ئەدەبە شت بەیسلان گوستاخی دەکات بێپەروایی دەکات و وشکە مەخزێکی کە مێشتی چەق بەستۆ وشکە مەخزە هەمووی ئەوانە کۆمەلگا نابوت دەکات هەمووی ئەوانش دەگەڕێتەوە سیستمی پەروەردە لەو بەخشەدا کە سەرمیێشاندی من لە داهاتوودا کە ئینشاڵڵا ئێمە وردەورد لە جەریانی سیاسی و انتخاباتوانشدا دیارە وردەوردا تقریبا بە قەولی فارس دەڵێ خیزەکان هەڵجێوانێک هەڵڵاون و دەستیان پێکردو بە مەسئلەی انتخابات و هەڵبژاردن بدونی چون و چرا بە ئیستیلا دوو جەریانی سیاسی لە کوردستانی ئێمەدا لە بۆکانی ئێمەدا بەگشتی و بە تایبەتی لە سەراسەری ئێراندا دوو باڵی ڕفۆرمخوازان و باڵی بناژۆخوازان بە ئیستا دێنە مەیدان بۆ هەڵبژاردن ئەگەمە بە ئیستیلا سیستمیشی پەروەردەی قەویمان هەبێ و چاک تەربیەت کرابین دەبێ زیمنی ئەوەی کە احترام بە ئارای یەکتر دەدەنین و من مخالفی ڕایی تۆ و نەزەری تۆم بەڵام تۆ حەزف نەکەم هەدەفم مەبەستم ئەوە نەبێ تۆ لە مەیدان بە دەرکەم بەڵکو و لە هەڵبژاردنەکەشدا ئەخلاق ڕعایەت بکەین دا ئەمە لە زۆر لە شاری خۆماندا و نمونە دەبینین لە شارەکانی دیکەش داوایە تەماشا دەکەی لەو هەمایشا و نمایشانەی کە جەریانی سیاسی دێتە پێشێ و انتخابات چونکە سیستمی پەروەردەمان زەعیف و چاک تەربیەت نەکراوین مامۆستای چاکمان نەبوو سیستمی چاکمان نەبووە یا نەمان ویستووە یا نامانەوێ ئەسکەم دین ئەنواعی تۆهمەت و ئیفترا لێکتر دەدەین
لە جێتی ئەم تۆ مەسەلەن فێری بە ڕەماسیەکانی خۆمان هەڵ بڵێن من ئەو شتانەم هەیە ئاوە چاکە و ئاوە بەبایخە دێم تۆ دەکوتم و بە شکاندنی تۆ بە نێردیوانی تۆدا دەچمە سەری تۆهمەت بۆ یەکتر هەڵدەبەستین ئیفترا بۆ یەکتر هەڵدەبەستین بێ بەڵگە و سەنەد و مەدرەک بۆ کە بکەینە سەر حکومانێک من هیوادارم ئینشەڵڵا لا داهاتوودا کە بەزوویدا توای 6-7 مانگی دیکە ئەو مەسئلەی ئینتخابات وانەمان دێتە پێشیە ئەو شتە ئیدی وردە وردە کەم ڕەنگکەین ڕەنگە لەبەی نەچیە بەڵام ڕەنجان کەمکەینەوە بێنین بگەڕێنەوە سەر خۆمان ئەخلاقیات ڕعایەت بکەین ئەو ئەخلاقیاتش وەکو عەزم کردی بۆیە هەر تاکید لەسەر دەکەم ئەگەر لە ژێر بەنادا ژێرخانی تەربیەتدا کە دەبێتە مەدرسە و باخچەی ساوان هەر لەوێدا چاک تەربیەت کرابین زۆر عەجایب بەحسی خۆمان دەکەین مەرامنامە و ئەساسخانە و بەرنامە ئەساسنامە و بەرنامەکانی خۆمان هەمووی بە جوانی دەڵێین بێوەی کە تەرەفەکە بکوتی یا بێوەی کە بمانەوێ نابوودیکەین ئینشاءڵڵا جامەیەکی ئاومان دەبێت کە سیستمێکی پەروەردەی سالم کارامەت و بتوانێت حافظی ئەرزشهای دینی و میلی بێ